خۆشەویستان چیرۆکی یەکەمی ئەم شەومان لە هەولێر سەمونخانەیەک هەموو پارشێوێک 5,000 سەمونی حەجەری گەرم دەکاتە خێر و دەیبەخشێت بەبێ پارە دەیبەخشێت بەو خەڵکانی کە پێویستیان پێیەتی و ینی بەڕاستی ئەگەر شەوی ینی پارشەوی بای 1,500 بۆ خانەوادەیە کە با بڵێن ژمارەی خێزانەکەیان زۆر بێ کەم نییە هەموو شەوێک سەمونەکەیان بە بەلاش بێ. هاوکارمان ئیبراهیم زیاد لە هەولێرەوە لەسەر ئەم سەمونخانەیە چیرۆکێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. سڵاوی خواتان لێبێت، سڵاو لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. لە شاری هەولێر کۆمەڵێک چیرۆکی جیاواز هەن بە تایبەتی لە ڕەمەزاناندا موسڵمانان خێرخوازان دەیان چیرۆکی جیاواز دروست دەکەن. جایەکێ لە چیرۆکە جوانەکان و سەرنجڕاکێشەکان کە لە شاری هەولێر هەیە ئەوی ژەوەیە سەمونخانەیەک هەموو پاشێوێک 5,000 سەمون بە خۆڕایی دابەش دەکات بەسەر هاوڵاتیان بەسەر موسڵمانان بۆ ئەوەی لە پاشێودا بۆ خۆیان سەمونی گەرم بخۆن. مرۆڤ بۆ پارە کاتێک هەوڵ دەدا چێژێکی تایبەتی لێ دەبینێ، بەڵام تایبەتتر لەوە ئەوەیە کاتێکەوە تۆ بۆ ڕەزامەندی خوای گەورە کار دەکەی هەوڵ دەدەی. بسم الله بنای خوای گەورە خوا خێری کاکە حاج سامانیش بنووسیتن هەستایە بەو کارەی ئەمەش بووینە پشت و یعنی لەگەر یەک تەنسیقمان کرد ئینشاڵڵا خێرەکە هەر بەردەوام دەبێت تا مانجی ڕەمەزان خلاص دەبیتن. خەرکەکە ئەم ڕووی لێرانە کردێ خەرچی فەقیر و کەم دەرامەتە زیاتر ئەوان یعنی پێویستە یعنی ئەمەش بەو پەڕی توانە و بۆ پەڕی دڵخۆشیەوە یارمەتی بدەین. زیاتر لە زاران ئیش دەکەین بۆ یارمەتی خەڵکی موسڵمان و کەم دەرامەت بدەین. ساعت 12 سارێک دەست پێ دەکەیت تاکو نزیک بانجی بەیانی. وەک هاوڵاتێک پێم بڵێ کەم سەمونخانەیە دەبینی هەموو پاشێوەیەک 5,000 سەمون دەکاتە خێر چەند دڵت پێخۆشە؟ وەڵا بەڕاستی پێمان خۆشە هەموو سەمونخانەکان چاو لەو برا بەڕێزە بکەنکەوە یارمەتیە ژاران دەدەن بەڕاستی جێگای دڵخۆشیە. فەقیرن عالم فەقیر ینی دەستی کورتە لەبەرەن دەدێتن سەمونی خۆی وەردەگری و دەبات و پاشی خۆی پێ دەکات. پێویستە هەموو کەس چاو لە کاک عاجی بکە، ینی هەموو کەس لە هەموو گەڕەکە پێویستە مانجی ڕەمەزان چاو لە کاک عاجی بکەن بەڕاستی جێگای دڵخۆشیە. چۆنی؟ باش یاخۆ باش بی. ئەمە بۆم پاشێوە هاتووی سەمونت بردوتەوە. پێم بڵێ سەمونەکەت بە خۆڕایی وەرگرت؟ باش. چەند دڵخۆشی کاتێک کە دەبینی سەمونت پێ دەدەن بە خۆڕایی؟ زۆر دڵخۆش. زۆر دڵخۆشی. لە پاڵەوەی کەوا هاوڵاتیان سەمونی گەرم دەبنەوە بۆ ماڵەوە ئیتر بەشێک لە هاوڵاتیان حەزیان لەوەیە هەم نۆک هەم لۆبیا بیبەنەوە بۆی پاشێ و بیخۆن. مامسەی سڵاو لێبی سەرچام سپاست دەکەم سەلامەت بی. پێخۆشحاڵم لە تەلەڤیزیۆنەکەتان خوا خێرتان بنووسی خوا ئەزری خێرتان بداتێ. ئەوە تەبعاً ئەو شتا ئەوها پێشکەش دەکرێت مەسەن ئەو خێر و خێراتە تا یەکەشکە چاو لێ بکە خێر و خێرات زۆر بی مسلمان ڕحم بە مسلمان بکە ئەوە شەچی گەلە باشە. دڵت پێخۆشە کاتێک دەبینی ئێرە قەرەبارغە خەڵکێکی زۆر دێ بۆ ئەوەی سەمون بباتەوە بۆ ماڵەوە سەمونێکی گەرم بخوا بۆ پاشێ و وەڵا دنم خۆشە داوام لە شتی خێر و خێرات دنم خۆشە حەز دەکەم هەموو کەس خێری بکە حەز دەکەم هەموو کەس ئاگای لە فەقیر و فقەرات بی لە بارەی عایلەی ئاگای لە خوشی خۆی بی برای خۆی بی داچ خۆی بی ئاگای لە مەدەنی بی ئاگای لە فەقیری بۆ شتەشی گەلە گەورە گەلە مبارەکە لە ئیسلام بەخۆی ئەوە جوانە و شتە.